خوای گەورە نمونەمان بۆ دێنێتەوە بۆی لە سوورەتی کەف هەموو جمعەیەک بیخوێنیتەوە ئەی ئەو کەسانەی بە دوای پلە و پۆستەوەن بزانە ذوالقەرنەین گەورەترین پۆستی هەبوو گەیشتە مەشرقی ئەرض و مەغریبی ئەرض گەورەترین پۆستی هەبوو لە چیدا بەکاری هێنا و هەروەها قال هذا رحمة من ربي هەرچی دەسەڵاتەکەی هەیەتی بەهی خوای گەورەی دەزانێت ناڵێ بە شان و بازووی خۆمان بە زیرەکی خۆمان بە پشتیوانی وڵاتانی دەرەوە نا رحمة من ربي دڵ هەمووی ڕەحمەتی خوایە ئەو دەسەڵاتەی من هەمووی لە خواوەیە بۆچی دەسەڵاتی بەکارهێنا بۆ ناکە تووشی غڕور بێت ئەو دەسەڵاتی بۆ بەکارهێنا زوڵم لە عەبدەکانی خوا بکە زیاتر زەوی و زار و مڵک و سامان بۆ خۆی دەست بەسەردا بگرێت نا بۆ ئەوەی کرد دیفاع لە مەزلومەکان بکە ئەوانەی کە چەوساون دیفاعیان لێ بکە ئەوانەش کە زاڵمن ئەمما من ظلم فسوف نعذبه ئەوەی کە زاڵمە دەفەرمێ ئێمە سزای دەدەین ڕۆژی قیامەتیش خوای گەورە سزایەکی قورستر و بە ئێشتر و بە ئازارتری دەدات لە مەشریقەوە بۆ مەغریب دەگەڕێ ئەوە سەرکردەی وڵاتە سەرکردەی وڵات نابێت تەنها شارەکەی کە خۆی تیایدا دەژێت ئەوە گرنگی پێ بدرێ ئەوجا لە ناو شارەکەشیدا گەڕەکەکەی خۆی ئەوە گرنگی پێ بدرێ دەگاتە مەشریقی ئەرض و مەغریبی ئەرض سەرکردەی وڵات دەبێت ئەو پەڕیشا وڵاتەکەی لەگەڵ ئەو پەڕی وڵاتەکەی بەسەر کاتەوە ئەو سەرچیان پێویستە ئەی ئەو سەریتر چی پێویستە ئەی ناوەڕاست چی پێویستە ئەو میلەتە چی پێویستە